دەم باش تەماشاوان اینجا خوشحالین جارێکەدن بۆ تەوەرەکردن ji برنامه و برنامه مایکی خەڵک بێگەیشتن تەوەرە ئێروژێ بناو نیشانên پرسا کورد li Tirkiye û çareserkirina vê pirsê di nava aştiyê û şerî da wekû tê xuyêkirin îro li devera Qilabaniya girêdayê Şernexê li Bakurê Kurdistanê bi sedemê topbarankirina hind sivîlan hawlatiyên sivîlên gundên derdorê vê deverê ji aliyê balafirînşeriyên Tirkiye ve nêzî 40 kes ji hawlatiyan hatine kuştin ku hemûyê ji wan genç bûn û temeniyan di navbera 15 sal bû 20 saliyê de bûn û ev jî karvedanên cuda cuda li pey bûn. Gelo di nava aştî eger aştî pêk were bû çareseriyekê heye di nava şer de pêk diwere an di nava rexsandina rawşekê jî rawşekê li bar ku di çerçevê vê rawşê de ev gav bû çatiya çareserkirina aştiyê bê navetin an jî di nava şer de bombabarankirina deveran kuştina sivîlan girtina siyasetmedar û parlamenter û wan kesên ku ji aliyê yasayê destûr pêhatkedan xebata xwe ya siyasî sivîl pêk bînin. Çareserkirdinî pirsî ku li Tirkiye li nêwan aştî û şer da em nav nîşanî tewerê emrû bernameyê bernamê mayekê xelkê bînera berêzekan etwanin li ser ewe bû çûna serincekanî xwe nîşan bidin. Aydın li Xalîfan. Aydunya. Fermo. Baştır. زۆر سپاس دەکەم براگەورەی عەزیزێنی دەسۆشی بەرنامە جوانت لێکەم لە کارمەندەکانی ئێناڕتێەوە زۆر سپاس یەک پرسیارمێکا کاکەرجە لەسەر تەوەرەکەی یەکە زەحمەت نەبی بەڵێ ئەوە نفوسم غەریفانە ئەوە هەوڕۆ 15 ڕۆژە لەسەر نفوسی ئەمن دێرنەوە معاملات شتشم لە بەدەستا بەلعاترۆ 15 میلیۆنەی ئارێتە من باشی 15 ڕۆژکە وەرە هەجی نفوسەکەت بۆ ئەوە دەردینین باشەوە چ غەدرەکە چن ئەوەکە بەتە تووەردارەی نفوسی زەرسش دیعامەکە ئەگەر ئێچ عەسکەری دە یەکسەر ڕۆژۆرێکەوی ماوەی 2 ساعتە 3 ساعتە بیسی نفوسی بەڕێکا و خەرچی فەقیر فەقارەکەش ئەوە هیچ ئەو 15 ڕۆژ فڕم گرتێ ئارێ 15 ڕۆژ کەس ئەتووەرە چخوا قبولەکە دەبا برام فەرق و جوازی نەبینی ببێ فەرق و جوازی باشی بکەن بەڵێ کاکێ ئای دنیا هیوادارین سەرنجی تۆ لەلایەن شوێنی پەیوەندیارەکان جێلێ بێ بەڵێ ئالێمان لەگەلێ لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش کاکەکات هەموو کاتێکت دەستخۆشی تەوەرەکە و لە یەکەم لە ڕێگەی ئەم کەناڵی ئێوە ئەمەوێت بەرچەو سەرخۆشی خۆم ئاراستەی هەموو قوربانیانی ئەو ڕووداوە بکەم کە بەڕاستی ڕووداوێکی زۆر زۆر دڵتەزێن بوو بۆیە من هیوادارم حکوومەتی تورکیاش ئەو نا تۆپباران نەکاتە سەر ناوچە سنووریەکان بەڕاستی چونکە ئەوانیش وەکو ئێمە ئینسانن مافیان هەیە داوای ئازادی خۆیان ئەکەن پێویست ناکە یعنی ئەو خەڵکە ئەوانی کە کوژراویشن بەڕاستی هەمووی خەڵکی مەدەنی بوون هەمووی ئینسانێکی بێتاوان بوون کە هیچ تاوانێکیان نەکردووە پێویستە ئەگەر هەست کێشەیەکیش هەبێت لەگەڵ پەکەکەیە پێویستە لە ڕێگەی دیالۆگەوە لە ڕێگەی مێزی گفتوگۆکردنەوە کێشەکان چارەسەر بکەن نەکو ئەوەی کە ئەو هەموو خەڵکە بێتاوانە ئەکوژرێ بەبێ ئەوەی هیچ تاوانێک بەبێ ئەوەی هیچ گوناحێکیان هەبێ کە ئەو ئینسانانە ئەکوژرێن هیوادارم ئیتر تورکیا کاری لەو شێوەیە دووبارە نەکاتەوە زۆر سپاس بەڵێ سوپاس بەڵێ تەماشاوان اینجا ئەوە ناین دەبینن وێنەیەن ئێرۆ یەن بویەرە قەلابانێ یا دەڤەرا شەرنەخی باکوورێ کوردستانەیە کو di nav da balafirînşeriyên Tirkiye welatiyên sivîl topbaran kirin û bi sedemê nêzî 40 kesan hatin kuştin ku tê texmînkirin hejmara kuştiyan ber bi zêdebûnê biçe her wiha gelek kesên din jî hatin birîndarkirin ev kes û karên wanin ku li dîv terman dikirin hekonî dibînin ku bêguman bûyereke xemgîn e ku divê cihê çiyayî da ev kes hatine kuştin û bi haspan bihêstiran û bi تراکتۆران تەرمێنوان ڤەت گوێزن ئەڤ هین دەبینن ئەڤە ڤەگواستنا تەرمێن ڤان سڤیلên باکوورê Kurdistanê ku bi sedemê artişa Tirkiye hatîne kuştin zêdan digelmeye li Musilê merhaba serçava çonî zor spas keremke بوبەتێن گوژی ساویترە ڕۆسیام پێ ناخۆشحاڵی ڕۆسیا ئەوجا ڕوودەنەوت ناکردن ئێستا بەڕاست بەڵێ بەڵێ من نەوجێکۆ دیۆ پێشکێسە بەڵێ ئەلۆ بەڵێ بەڵێ بێژە سەوارەت ئەس پێشمەرگەمە بەڵێ پێشمەرگە ji مووسڵ 14 ئەم مرین خودێت وەج بۆ دۆ چارەسەر چییە بەڵێ چارەسەر چییە تۆ داخوازەتە li kêrê heye خودێ دەخۆساڵێ حکومەتە هەرێما کوردستانی چۆڤەت پێشمەرگە بینانی هەر 14 نەمینی تۆرە بۆمە زێدەکرد
برام 14 7 ام تدوم من روسي 14 روش دوام ام خدا حيولين بتشيكين يلا بقدر من فاينو كا جناينو هنا على زول بله کازیدان بله کازیدان می‌دارین جن پیوندی دار گهداریت کرد بینار نهجام حظ که این لسر بیاره ایرو هر کسی که پیوندی دیگه خبر بده جبر کو بیاره که کمیونه و کوهند بینن اف کسین سیویل به بلاشات نکشتن اوجی کسو کارینانن بله بینار برزکان او یستا لسر شاشه بینن طرمی او کسانه او حولات یعنی لباکوری کردستان لناوچه قلابانی شرناخ پارێزگای شرناخ کاوسنوره لگل باشوری کردستان لناوچه زاخو بهوی تۆبارانکردنی باڵا فراشارکەرەکانی تورکیا نزیکەی 40 هاوڵاتی سڤیلی کورد لە باکووری کوردستان کوژراون کە لە تەمەنیان لە نێوان 15 بۆ 20 ساڵیدایە ئەمەش ناوچەیەکی شاخاوی سەختە هەمووی بەفرە کۆیەوە بینن گواستنەوەی تەڕمیان کەسانەش وەکۆیەوە بینن بە ئەسپ و بەشەیەکی زەحمەت هینەکەن ئەمە ئەو دیمانایی قوربانیانی ئەمڕۆی ناوچەی شەڕناخ باکووری کوردستانە سەیوان لە چەمچەماڵەوە لە گەرمانەکەی سەیوانم کەتەوە باش هەموو کاتێک فەرمۆ ئیدانەی ئەو کارە توندڕەوانەی تووشیا دەگەن کە بەرامبەر ئەو گەلی کورد دەگرێتەوە بەرامبەر کە تەنانەت لە مافە سەرەتاییەکانیشیان بێبەشکراون بۆیە داوا لە حکوومەتی تووشیا دەگەن کە ئیتر ئەم تووشیانە بەرامبەر گەلی کورد ڕابگرێت تەنها خەڵکی سڤیل لەکاتە ئامان زەمانە بەڵێ زۆر لاوای بەڵێ سوپاس سابیر لە بەغداد کاک سابیر ئەم کاتەوە باش ئەم کاتەوە بەڕێزید بەڕاستی دەسخۆشی بەنامەیەتان لێکم بەڕاستی زۆر دڵگرانین بۆ ئەو کۆمەڵکوژەی شەڕناک بەڕاستی ئەمە کارێک نییە یەکجارە و دووبارە و سێبارە و دەبارە بێ لە ساڵی 1200وانێ لە جەنگی تەتەر و مەغۆلەوانێ ئەم جەنگا ئەمانە کە هاتنە ئەنەدۆڵەوانێ قەدەر هێناینی ئیتر سەپاندنی بەسەر خاکی کووردا تا ئێستا کوشتن و بڕین لەم گەلەستەم دیدەیە داماواکەن و کوردیش بە بۆنەی دڵفراوانی خۆی و بەزەیی خۆیوانە دایم باڵی کراوە بۆ هەموو چین و توێژێک بژێ لەگەڵا بەڵام ئەو ئاشتی خوازەی کورد بۆ بە سەبەبی ماوێرانکردنی و بۆ سەبەبی لەدەردانی کوڕ و کچ و سەرۆت و سامان و خاک و بەڕاستی ئەما بێبەزەیانە ئەما دارێکی کەی گەڕانەوەی بۆ سەردەمی ئەتاتورکی قەتڵ و ئامەکەی زەمانی زوو کە لە ساڵی 1937 کردی لە ناوچەی لەگەڵ عەلەویەکە لەگەڵ عەلی شێر و ئەوانە ڕاستی ئێمە زۆر دڵگرانین بەشداری خەمیانین ئێمە هیچ کاتێک دەستەمان لە دەستەی ئەوانیان نابێتەوانێ و هەموو کاتێکی هیوادارم هەموو کورد هەر چوار پارچەی کوردستان بگرە نەک چوار پارچەی 6 پارچەی بەچی رووسیا و بەچێک شوێنێ لە لوبنانە داکۆکی بکەن لەسەر ئەمما گەلەستەم دیدەما خوراوە تاکە ئێمە ئاوا دەربەدەر و کوژرا و قەتڵ و ئامان بکەن بەبێ ئەوەی هیچ کەسێک بەرپرس بێرێ بەڵێ سپاس ئامێت لە ئامێدیە دیگەلمەیە ئەلو بەڕێت چۆنی باشی زۆر سپاس کەرەمکە حاڵێتە سپاس سەر تاوەڕێتە من پشکدۆریاژی تێدا بکەم کەرەمکە سەرخۆشیێت کەس و کۆڵێت خودکەین نام چونکە ئەم ژیوە کوردێک سەرخۆشیێت کەس کۆڵێت خودکەین چونکە کوردێکمانە ئەم زۆر دڵگرانین بەرامبەری کۆراسۆتە درندانە یا تورکۆ کردی ئەمەش مێژویەدا هەت چەندین جۆرە تورکە ئەف کۆراسۆتی تووسۆ دووبارە کردنەوە هیوی دارم وەک ڕەگەهاندکارت کوردستانê خول van کەسە بکەنە خودان تایبەت حکومەت هەرێما کوردستانê موقف هەبی بەرامبەری تورکا چونکە یەکیم جۆرەگۆدی کاردینەوە بە لە حەلەب تەشبیرە منە چیتنوکە حەلەب جۆرەگۆدی بۆ تورکیا دووبارە دکەنەوە ئەوەش هەر ئەو بسڵمان بووینە ئەگەر حکومەت تورکی بێژێت ئەس ئیسلامم ئەوە چ ئیسلامی و نەگوتی هەنێ ئەوە ئیسلامە سیاسیە هیوی دارم وەک ڕاگەهاندکارت ئەوێت سەربەخوو دەست بێ هاریکاریە بۆ vê خەڵکێ bilind bikin alemekî pêv hesîne konê rejêma diktatora Tirkî konê derheqî Kurda çi diketin çi tawan kirîne ne hemal em xol ber mewqifê zeîf me hebin hêvî darim
ولی قانون این آرتی بابت که برفره چه کتن سال بله کاک امید بله سپاس فازل مالگیره لشاری سلیمانی کاک فازل ام کاتو باش ام پێش هاتنەی لە ناو تورکیا بەردەوامی ئۆپەراسیۆنەکانی ئارتشی تورکیا ئۆپەراسیۆنی ئاسمانی هەوا عەردی بە هەموو شێوەیەک هەروەها چاڵاکیەکانی گەریلەکانەمە تا چەند خزمەتی پێڤاژۆی بەئاشتی چارەسەرکردنی پرسیکول لە تورکیاکە بەتایبەتی بوو یێری ئەو ڕۆداوای ئەمڕۆی ناوچەی شەڕناخۆکو لەسەر چەشای بینیت و چۆن لێکە دەیتەوە پێش هەموو شتێ دەستخۆشیان بەرنامە لێکەم لە جێ خۆیان بوو کە ئەم بەرنامەتان ساز کرد ئەمە کارێکی زۆر کردەوەی تیرۆریستی و زۆر کارێکی قێزەونە کارەکەی شاری هەڵەبجێ دووبارە بووە من داواکارم لە هەموو کورد کە هەڵوێستی هەبێ بەرامبەر ئەو کارە تیرۆریستی کە تورکیا کردی داوا لە عەبدوڵڵا وەجالانی شەکەم حەقی ئەو 35 نەفەرە بکات بەڵێ ئومێدمان لەگەرە لە هەولێرەوە ئەم کاتت باش برە هەموو کاتێکت باش سپاس بەتوندی ئیدانەی ئەو کردەوە ناپەسەندەی دەوڵەتی تورکەکەین بۆ داوش لە سەرکردەکانی کوردەکەم کە پێشتر ئیدانەی کوشتنی سەربازە تورکەکان کرد بەڵام ئێستا بۆ کوشتنی خەڵکی کوردی مەدەنی بێدەنگ بوونە زۆر سپاس بەڵێ کاکمێت لەوە لێرەوە بەڵێ کاکی هیوا لە قەڵاتزیە کاکی وام کاتەوە باش ئەمە ئەوە بپرسم وەکو کاکمێت لە هەولێرەوە پێشتر شەرمەز ئەو ڕووداوای ئەو شەڕی کە لە ناوچەی جۆلەمێرگێ ڕوویدا لە بینی گەریلەکانی پەکێکە و ئارتشی تورکیا سەرۆکاتی هەرێمی کوردستان دەسەڵاتی هەرێمی کوردستان بە توندی ئیدانەی ئەو چاڵکیەکانی پەکێکی کرد لە ئێستادا کە دوێنێ شەو ئەو ڕووداوی لە ناوچەی شەڕنەخی باکووری کوردستان ڕوویداوە کە نزیکەی 40 سڤیل هاوڵاتی سڤیل کوژراون تا ئێستا هیچ هەڵویستێکی فەرمی لەلایەن سەرۆکاتی هەرێمی کوردستانەوە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان نیە تو ئەمە چۆنێکە دەیتەوە سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سوپاس من لەلایەن خۆم ئیدانەی دەکەم و تاچیدیشم هەموو ئەو سەرکردانەی ئێمەش ئیدانەی دەکەم بەڵام ئەو شتە بە ئیدانەکردن کۆتایی پێدێ بەڵام تا ئێستا وەکو بە فەرمی هەڵویستیان دیار نەبووە تا ئێستاش ئیشاڵڵا هەڵوێستیان دەبێ بەڵام باشە بۆ خەڵکی تورکیا بڵێن خەڵکی کوردستانی باکوور بۆ خۆپیشاندان ناکەن وەکو خەڵکی سووریا ئەگەر خۆپیشاندانش بکەن هەرەوەندان لێ ناکوژرێت هیوادارم ئەوانیش وەخۆکەون ئیشاڵڵا وردە ئەوانیش ئازاد ببن و ئەوانیش ڕزگار ببن من تاچی دەم هەر دووسێ ئەوەندە خەڵکیان لێ دەکوژدەرێت بەڵێ بژار لە ڕزگاری لە گەلمانە ئەم کاتت باش برە هەموو کاتێکت برا والله ئەمە وەکو کورد ئەم ڕووداوانە بە زۆر پێ ناخۆشە بەڵام ئەێرازانی هەیە ئەم سەرکردەکانی ئەمە لای لەجار لەسەر ئەوانە کوردانە ئەوانی کوردیە ئەوانی وەکو ئەمە کوردن هەر چار پارتی کوردستان با پێکەوە هەستێن ئەم ڕووداوانە چی بەس بەسەر کورداتێ دەست کوردە دەست کوردیە بازم وەکو دیتێنە کوردستان وەکو هەڵابجە وەکو تورکیا وەکو سووریا بازم کوردە کەسی دیارە دەنگی تو باش نایەتە من کاک بژار ببوورە کاکی وا لە ڕانیەوە لەگەڵ منە کاکی وام کاتەوە باش ئەم کاتت باش هەموو کاتێکە تۆ بۆ یاری ئەمڕۆ ناوچەی شەڕنەخت و چۆن لێکە دەیتەوە پێت وایە ئەمە بەم شێوەیە توانێت پرسیکۆ لە تورکیا چارەسەر بکە نەخێر ئەمە ناتوانێت بەزستا ئەمە یەک تۆ ناتوانێت کێشی بکات تورکیا بخۆیدا وڵاتێکی دیموکراسی لە شەرق ئەوسەطدا بەڵام وڵاتێکی دیموکراسی سیوە تا ڕۆڵەکانی کوردێنێ لێ بەوانەک دەکوژێن بەنەعاق ئەوە هەموو بەنەعاقب نازانم لێستا پێویستە لەسەر ئێمە هەر تاکێکی کورد لە هەر چوار پارچەی کوردستان لە ڕووی هەستی نێتەوەتیەوە یەک بین هەموو هەستی نێتەوەتیان ئێستا پێویستە لەسەر ئێمەش هەمومان لەگەڵوان سەرخۆشی و سەرخۆشیان لێ دەکەین هەمومان وەکوان تازیێباری پێویستیشە لەسەر ئەو کەناڵانەی کوردستان بەیەوەشەوە هەمووی سەرخۆشی خۆی ڕاگەیەنە ئێستا دێنن شتێک ڕووەدا هەمووی خەتێکی ڕەشی لێدا وەزێ تازیێبارن بەڵام نازانم هەستی نەتەوەتی لە شێدا سەرۆکی هەرێمیش لەگە سەرۆکی هەرێم دەسێ بۆ هەش سەرباز دەکوژرن ئیدانەیەکا بەڵام ستی پێنج ڕۆڵی بێ تاوانی تاوان دێنێ دەکوژرێن ناتوانن تا سەگەنە یەک وڵام نییە
یک دولتی کوردیش ایرانی و هەرێکی قسێکی دەکەن. بەڵێ کاکیوە کای سوارە هەر لە ڕانیەوە کاک سوارەم کاتەوە باش کاک سوارە کاکە و کاتت باش هەموو کاتێکت فەرموو کاکە پرسە سەر و خۆش خۆمان ئەستێ بنە ماڵانە دەکەین بەڕاستی سەبارەت بە هەڵوێست لە بۆ حکوومەتی یارێم هەڵوێست وەرگرتا هەروە ئیزۆپۆزیسیۆنەکانیش لە بۆ هەڵوێستیان وەرگرتا لە هەر چوار پارچە کوردستانە بۆ خۆ پیشاندان بکرێت ئەوە هەڵەبجی دووبارە دەکرێتەوە هیوادارین بە هەموو حیزبەکان نەکە بڵێن ئۆپۆزیسیۆن بڵێ حکوومەتی هەرێم ناڕزایی دەرنەبڕێ ئەو فەرقی نیە نە حکوومەتی هەرێمە لە ئۆپۆزیسیۆن ئەوە میلەتی کوردە ئەو فەرق بە کەس ناکە. بەڵێ ئەسادمان لەگەلە لە شاری سلێمانی کاک ئەساتم کاتەوە باش ئێوارەتان باش باشتر فەرموو من سەرەتا بەڕاستی زۆر دڵتەنگم بەو کارە سات و پێم وابێ هەر کوردێکە هەستی نەتەوایەتی و تەنانەت هەستی ئینسانیشی هەبێت دڵتەنگە بەرامبەر بە کارە ساتێ کە بەرامبەر بە خەڵکی بێتاوان و خەڵکی کاسب خەڵکێکی ڕەشوڕوود کە لە ڕێگای ژیان و بژێوی ڕۆژانەی خۆیدا ڕێگە دەگرێتە بەر و کاسبی دەکا بەڵام بەو شێوەیەش تەنانەت ئەم ڕژێمە دیکتاتۆر و تۆتالیتار و دژی کوردانە ئەوەش بە کورد ڕەوا نابینن بەوکو لە مەرجێ پارە و معیشەتی خۆی دابین بکە و لەم هەر لێرەشەوە بەڕاستی پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و کەسوکاری ئەو قوربانیانە دەکەین و پرسە و سەرخۆشی ئاراستەی هەموو کوردێکی بە شەرەفەکەین ئەوەی کە مایەی داخە بەڕاستی ئەم هەموو زڵموستەمە بە درێژایی مێژوو بە درێژایی چەندین ساڵ لە میلەتە داما و قوربەسەرە دەکرێت بەڵام تا ئێستا ئەم کارە ساتانە لە سەدەی 21 کە ئیتر دنیا بەرەوکوێ هەنگاو ئەنێ مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و نازانم چی و نەتەوە یەکگرتوەکان و ئەمانە بە ئاگایی ئەمانە هەموو ئەم شتانە بەرامبەر بە میلەتی کورد ئەکرێ بەڵام ئەوەی کە جێگەی داخە بەڕاستی کاکە سەتا ئەو دیمەنەی ئێستا توابینی ئەو دیمەنەی ئێستا توابینی بەم شێوەیە و تەرمەکانە گوازێنەوە هەموو خەڵکە بەم شێوەیانی ئەم وێنەیە بێگومان قسەکە تۆ قسەکانی ئەم وێنەیە چون لێکە دەیتەوە پێت وایە چی ئەڵێ ئەم وێنەیە کا ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێمەی کورد من قەنەعەتم وایە ئەمە حەق بوو پاڵنەرێ بێ بۆ گەلی کورد لەسەر ئاسی هەر چوار پارچەکەی کوردستان کە دەنگمان یەک بخەین و ڕیزەکانمان یەک بخەین هەمومان برژێنە سەر شەقامەکان و ئیدانەی ئەو کارەساتە و دەیان کارەساتی تر کە بە درێژایی مێژوو بەرامبەر بەم میلەتەوە بەرامبەر بە ئێمە کراوە بەرامبەر بەم نێتەوە بندەس و زوڵم لێکراوە کراوە ئەمە بەڕاستی زۆر جێگەی داخە ئەمە نابێتە ئەوەی کە پاڵمان پێوە بنێ ئێمە وتارێکی نەتەوەی لەلامان دروست بێ ئێمە فڵێکی نەتەوەی بدەین بە بزوتنەوەکەمان نیشانەی قوربەسەری و داماوی ئەم میلەتەیە کە کەسیش لەسەری نایەتە جواب بەڵێ سوپاس هەموو کوردێ لە هەموو شوێنەکە برژێتە سەر جادە ئیدانەی ئەو ڕەفتارانەی ڕژێمی تۆتالیتاری ڕەگەزپەرستی تورک بکات بەڵێ فازڵ بێگوڤە دەگەلمە کاک فازڵ دەم باش ئالۆ چاوانە باشی برا زۆر سوپاس برا ئەس فازڵ بێگوڤە سەر نەحیاباتی شێ دەگەلدەمە بەڵێ بێگومان دەڤۆرا نزیکە لەوێ دەبەراف بویێرە قەومی تە چ دیکە گەل و تە چ چاوێت خوا دیتن بله از شویدی ساعت دهونی و از در کتمش داده دنگ تارا جلت هات بگوها و زور مترسی سر بگوها جیبی دبرا باچ فاخر کشان گنده کشان و اف جحیلت ولی هاتین جهمی نانی عمریواناش بیستوی که نبود یا یه هاتین بله يتاتين بخا فقيرا مازوت وباكيتا بخا بن تركا يعني ناك فكا كالويري نبي او ادري ابو يار لقومي تبخا بو يار ديت تديت كا بو يار چاپك هتبو من بس وقت طاره هاتي مجديد بديت وقت طاره هاتي سر نزيك كشان يعني كسي جوان اف كسي تاتيا كشتن كسي شوان گريلان پكك نبونه ابد شو گريلا پكك نزيك ويري نبي ابد شو ابد اشتها دولات افريق قاتلة وامهيفي ورجال لكن جي كرديناي تركاو يباشو رابن ترخاو يدي بس احنا حتى في درجة يعني حتى كيمياء المدبارين بله
بله بینەرە بەرزەکان کاک فەزڵ لە بێگوڤە ناحیەی باتیفایە کە هاوسەنوورە لەگەڵ تورکیا باس لەواکە کە لەو دوێنێ شاو سعات 10:30 و فڕۆکە ژەنگیەکانی تورکیا بە دژواری ئەو شوێنە توپباران کردو ئەو خەڵکێش کە کوژراون هەمووی گەنجن لە بینی 15 بۆ 21 ساڵن ئەوانە کە کاسبکاریەکەن لە بینی هەردوو حدودا و لەو ناوچایە بە هیچ شێوەیەکی جودی پەکێکەش نییە وەکو خۆی وەکو شاد حالێک و خەڵکە و ناوچەوە ناڵێ هاوار لە زاخ و دەگەرمە کاک هەواردەم باش دەمێتە باش بێت هەموو دەمێنتە کەرەمکە دەخۆشیل بەرنامەی تەسمی ڕۆستی بەرنامەکە گەلێک خۆشەوە ئەگە تەلەڤیزیۆنە خۆکەم بکەی و بە تەلەفۆنێک گۆداریەکە دوو بکەم باشترە کاکەوە باشە درستە ڕۆستی دەمێ مەگول تشتی هو سات بتن یعنی تشتێکی گەلێک نەخۆشە حەجکو ئەو شینیان مالێت مەهمیەدە ڕۆستی و وەختیان وان تشتات بینین ڕۆستی چارەسەریە مازن هەر ئەوە ئێک ڕێزیە ملەتی کوردە وێتن ئێک ڕێزیە قەب درستایی پەیدا ببتن ئەڤریکا لوێرێ هەر کوردین منە هەر ملەتی منە صباحی هەر منطقه نەدوسە پەیدا بتن ئەوە مەترسیەکە مازنە بۆلسەر هەر باشووریژی و ڕاستی وێت پێدا چوونەکە باش لێ مەسەلێ هەبتن بەێ کاکەوار لە زاخۆ تەماشەوانە نیجا پشتی وێ ناوبڕێ سەر هەمان بابەتەن بە هەڤڕاینە دووبارە سەڵاتانە بێ بەڕێزان وەکوێ وازانن لە تورکیا لە دێر زەمانەوە لەسەر دەمی دەوڵەتی عوسمانی کورد چەندین شۆڕەشیان هەبووە بۆی لە چارچوەی دەوڵەتی خۆشیان خەوان ستاتوو بن لە دوای دروستبوونی کوماری تورکیاش دیسان کورد هەوڵیدا لە چارچوەی کوماری تورکیا مافەکانی خۆی دەستەبەر بکە بەڵام بە هەموو شێی مافی کورد ئینکار کرا لە ئێستاشدا لە دوای 84ەوە تا ئێستا شەڕ لە نێوان پەکێکەوە ئارتشی تورکیا بەردەوامە لەسەرەوەی کە مافەکانی کورد لە تورکیا بە کورد بدرێن لە ئێستاژە هەر لە ناوخۆی تورکیاش خەباتێکی سڤیلی کوردەکان هەیە کە بە پێی یاسا و دەستوری تورکیا ڕێکخراوە وەکو بەدەپە وەکو کەجەدە وەکو گەلێک ناوەندی چاپەمەنی کورد بەڵام لە ئێستاش داوان ئاستەنگێکرێ چەندین پەرلەمانتاری کورد لە ناو زیندانەکاندایە پێش چەندێک زیاتر لە 50 ڕۆژنامەنووسی کورد لە تورکیا گیران ئێستا بە هەزاران سیاسەتمەداری کورد ڕۆژنامەنووس و نویسکار و ڕۆشنبیر و پارێزەرەکانی کورد لە ناو زینداندان هەڕەشایەکرێک جارێکی دیکە بەرپرسە باڵەکانی بەدەپەش زیندانی بکرێنەوە لە ئێستاژدا ئەو ڕەوشە ئێسات و تەڕۆژەوە کوشتنی ئەو سڤیلەکە پێش کە لە بەهاری ئەم ساڵیشە لە ناوچەی قەندیل دیسان باڵەفەرەکانی شەڕی تورکیا چەند حوت سڤیل لە لەیەک خێزان کوژران کە مناڵی چەند مانگیشتیا بووە ئایا ئەم پێواژوات تا چەند دەتوانێت خزمەت بە ئاشتی ناوچەکە بە ساقامگیری ناوچەکە بە شێوەیەکی گشتی بکە بەڵێ فاتیح لە ئەڵڵایمان لەگەلە بەڵێ کاک فاتیح ئەم کاتە باشورە هەموو کاتێکت کاکە گیان بەنسبەت ئەو بردومانەوە هیچ فەرقێکی نییە لەگەڵ قەڵاتزیە لەگەڵ گۆپتەپاکە بردومان کراوە لەگەڵ هەڵەبجا ئایا کوردی ئێمە ئایا حکوومەتی هەرێمە بۆ هیچ هەڵوێستێکی نییە داواکارم لە حکوومەتی هەرێم لەو ئۆپۆزیسیۆن هەڵوێستێکیان هەبێ چ کوردی تورکیا چ کوردستانی خۆمان هیچ فەرقێکی نییە هەموو هەر کوردن هەموو نیشتیمانێکەوە یەک نیشتیمانە دەگەی براجا حەق بەڕاستی وەکو کورد وەکو قومێتی کورد هەڵوێستێکمان هەبێ بەعام هیچ فەرقی نییە لەگەڵ ئەو هەموو بردومانانەی کوردستانی خۆمانەکە وش کوردستانی خۆمانە دەگەی براکی باکوم بەڵێ کاک دووسکی لەگەلمە لە دووکێ کاک دووسکێت و چاوان وێنات بینا فێنان و کەل بەرچاوێتە گەل وەکو کوردێک نرخاندناتە بۆ وێ وێنایی کۆ بێگومان یل بەرچاوت چییە؟ دەم باش کاکەکار سپاس ڕاستی جارێکاتی ئەزت بینم ڕۆژێکاتی ڕەش سەرما کوردەدا بۆری یعنی ئەvە تشتێکی gelek مخابن ez bînim yani hindek şey dîdîme Kurdadan evet çi di egerê hindê çi ye ez nizam çi eger hene yani Tirk dewleteka qewmiye dewleteka qewmiye bes etirafê wî ketin ew bîjî ez Tirkim wekî dî çi etirafê çi qewmiyete dî naket yani her kesekê hema her kesekê bînît komekê bînît dê rabî çend saroxeka havêtê de hêcata çê dê bişîtin welayî ev PKK ne ez nabînim ew PKK ne وهر وصاشي جهدا خي ومخابن وصاد جاجي مخابن كورد وصا بيرانجي بنا كشتا وتشتكي ديشي من هاي استقاك هكار بله يعني كردستان تركي خر كردستان ماستره
از بیشم هک او کرد اره حتی نکبوچی سرهلدانا ناکن اما وقت بین که پارلمان ترکی دانه هنده دیمقراطیت که با قومیت درگه ها وقت وامد بینی تینا گرتن جیگل که اندامت کردی تینا گرتن یعنی وی رنگی خیش کو برایت مید کردستان ترکیه تینا کشتن یعنی جه داخله بلا رابن سرهدانی بکن کرد مازن گلک وری قومیت که گلک وی دوست که روزانه میتینگ تینا لدارخستن دویجی که لگوره یا ناوچه جلو مرگه به 10,000 کس میتینگ لدارخستن و چادرین کنن چاره سریع دموکراتیک نه گلک بزاوینان دموکراتیک نه خو پیشاندان سیویل تینا کرن ل ایرو جهر لامد خانیشاندان هات کرن اف خانیشاندان راستی ارشین پلیسان تند بون راستی بمبن گازه بون او روزانه به دهان کرد تینا گرتن گلو بدیتناتا اف شوازی خباتی هی بس تندیا دور پیش کردن راوشه لجروی اولهیه و تو نبینی ریگره بونده که کردنشین اواتود بیجی بکن؟ نه از خود بینم راسته هندک تشتی نکرن گلک داشته صادی نکرن بس نه آسته پیوسته یعنی کرد هک همی به ایک دنگ و به ایک رأی بن بار بکه افتشتی و صانا مینیدن تک ده هر یا مستمر بیدن سروی چنده کردا قبیل نکرد مدویت منویت ما کردا قبیل نکردم کردستان ترکیه بله اعتراف من کردا نکرد ایوی دارین یعنی کرد همی بتیگن کو اعتراف من نکرد شرط چطور اپ رأیام ویدا که شکو آشتیت گل حکمت ترکیه نه تاثیر شرکا زور سپاس جگیر لقلات زی ولی گلمانه که جگیر ام کاتو باش ام کاتو دازراخم ام کاتی کت فرمو براسي اوك خوي بكل زانه دبي بيت صاشه قبل بري او انا بنا حق جاون باش بوشي صار سري بسي كنا كده باش حكمتي اما كيس هنجانا برامر او عليك كجاون براسي او انا او كسي خوي بكل زانه او شان قوك بيش لبروي اما كردين او انا كردينو كهما كردي باكل كردي باشور كردي روشالات كردي روشال فقيتي امير كرده بله تماشاوان نجا لحدود دنبر روشالات کردستان باشورانکو ایران و عراق جی اف کردین لوان دوارانا هاتنا دور پیچ کردن روشا اقتصادی وان گله خرابه به تایبتی لباکور کردستان جی لنافچه شرناخ و گوره و چله و لوی دوری جی گله جرا لور خلک لبر دسکورتی وان تشتان لور دینویر و لوی رخش دینویر رخی جبکو بکار بن جانا خو یا اسایت ده بنصر لگله جرا لهر دو الیان مد ده گهداری کردن کو گنجین کردان خلکی کرد دهنا کشتن هم جالی پازارن هم جالی جندور من ارتشا ترکیه و بله محمد مالک له بالیسان و کایک محمد ام کاتو باش الو او کاتو باش همو کاتک فرمو یا سوچ برنامه کنه کام زور سپاس براستی اداره افکار قیزونانه حکومتی ترکیه کم براستی کاری چو قیزونانه او زمانی من ببیدیم جوا كذا قبل صالي 1987 لشازي تار لمنطقية ما تشميا باراني بعد شكرا بسرعة كان بعض تشميا بسرعة مدار جاندو بهزاران خالص فيلي او نعطيه شهيد بونو حجير او كاكديات سكاكوك جاي كاكوك سيزبي بحث رجعتي بسر براسي منطقية مدولي باسان برام همان كاد دورو زمان بيديني توا كحكومة توتاري ساركي تركيا ورقص برسكاني تركيا لو كاتدا استا بفروك الزنجة سفرة زنجة كان خوا خاتشي في أو لا شيء كان بلان بداخوا حكومتي هرم كردستان يشرب ليش شنوا لا أستي سرقاتي هرم لا أستي سوتشي أنتواني وزيران لا برلمان شا نبان تاكن جنا على بيدن قبل لا أستي أمكار خيزون أمكار درنداني كا حكومة الدول كان تركيا إيران حتى العراق بس الأولها مكانة بس من كل هذا النظام أسيد سعراني كان لبكرة لا لم كاتيا الحكومة مان هي برلمان مان هي براسي مكيان يشتر بخو مان هي هرم يشتر بخو مان هي لا وكارم لا حكومتي هرم بلوچستان بتايبتي سروكاتي هرم بلوچستان وسروكاتي حكومة براسي إدانة يعني بعقد بهديني لم صانا لا دفري قنديل لبناري قنديل فروكا سيخوركاني تركيا لا وراسي كردستاني باشورا بله عائلة جاوي دمر كردو شامي شيء بله كاي محمد بله سپاس بو پیوندی کت کاک مجید لدکانه ولا گلمانه رسم او کار نامروانه
کە بەرامبەر بەبرانی کوردمان کراون لە کوردستانی باشوور محکوم دەکەم ئەمە کارێکی غیرە ئینسانی کراوە بەرامبەر بە گەلی کوردەوە هەمیشە بەردەوامیش دەیکات حکوومەتی تورکیا ڕاناوەسێ لە کوشتن و بڕینی میلەتەکەمان لەو بەشی بارچەی کوردستان. من سێ داواکاریم هەیە لێرە. داواکەم لە کوردی کوردستانی تورکیا کە هەموڵ بسن وەکو ئەو ڕاپەڕینانەی کە لە بەهاری عەرەبی پێڵێن لە وڵاتانە هەستاون دژی ئەو ڕژێمە دیکتاتۆرانە. ڕژێمی تورکیاژەوە یەکێکە لەو ڕژێمانەی جیاوازیەکەی نەدەگەڵ ئەو ڕژێمە عەرەبیانەی کە وایسا لە دژیان ئەو خەڵکی گەل میلەتەکەی خۆیان ڕازبوونەتەوە قەبات دەکەن و لە ناویان دەدەن. یەکەم دوم داواکاریشم ئەوەیە داواکەم لە حکوومەتی کوردستان چیتر ڕێگە خۆشکەر نەبێ بۆ کالەساغکردنەوەی حکوومەتی تورکیا لە ناو کوردستانی عێراق و داواکاریشم لە خەڵکی کوردستانی عێراق کە بەی شێوەیەکتر جلو کالە و بەلگ و هیچ شتێکی تورکیا نەکڕن بۆ هیچ کە بازارمان نەبێ بۆ ئەوانەوە حکوومەتی تورکیا بەهێز بکەین. بەڵێ کاک مەجید سوپاس. بەڵێ بینەرە بەرەجەکان وەکەوە ئێوازانن لە دەستپێکی ئەم سەدەیە سەدەی 21ەم دوای هاتنی سەرکاری حکوومەتی ئەنکۆ ئاک پارتی دادۆکێشە پێدان بۆ سەردەسەڵاتی تورکیا لێدوانی زۆر باش هەبوون لەوەی کە پرسیکۆل لە تورکیا دەبێت پرسیکۆل بەرەو چارەسەرکردن بڕوە هەتا پرۆژەی کرانەوەی بەڕۆی کورد هەبووە کورد ئەچەڵم کە لە پەرلەمانی ئەو وڵاتە لە 2009 لە مانگی 11 بزانم ئەم پرۆژەیە گەڵاڵە کرا دواتر نیقاشێکی زۆر لەسەر کرا بەڵام لە ئێستادا بینین ڕۆژ بە ڕۆژ ڕەوشی بە تایبەتی ڕەوشی ناوچە کوردیەکان بەرەو ئاڵوزبوون بۆ ئەروا ڕوژانە کوشتن و ئۆگرتن و ئۆپەراسیۆنی هەم سیاسی و هەم لەشکریش بەردەوامە. ئایا ئەمە تا چەند ڕەوشی خزمەت ڕەوشی خزمەتی ئەواکە کە پرسی کورد لە تورکیا کە پرسێکی دێرینە و تا ئێستاش هەیە باشی چارەسەر بکرێت؟ باخەوان لە شاری سلێمانی شاخەوان کای شاخەوان هەموو کاتێکێت چاوەکەمی بەڕێزی سەبارەت بە تەوارەکە و بە بەرنامەکەتان ئێمە هەتاو گەسا بەڕێوی منەڵێم هیچ حکوومەتێک نییە بە ناوی حکوومەتی هەرێمە هەموو درۆ دەلەسێ و پارە پەیاکردنە. بەڵێ تێگەیشتی بەڕێزم جا ئەمان لێرەوە ڕۆن بوون بەجاشی تورکیا بوون بەجاشی ئێران لەو لاوە لێمانە کاک شاخەوان ببۆرە کاک شاخەوان زۆرمان پێمان خۆشە سەرنجی خۆت بگەێنی بەڵام بەبێت تەشیرکردن و بەبێ زەڕاندنی ناوی هیچ کەس وڵایەنێک. بەڕێزەکەم من هیوادارم کوردی خۆمان تا ئێستا بە شەرەف و بەغیرەت بۆ لە ئیسا و دواوەنە بێغیرەت نەبێت و بچێتەوە بە خۆیە و هەڵوێستی توندی ئێرە بەرامبەر بە تورکیا و بە حکوومەتی ئێرەش. شکر لە هەولێرەوە لە گەلمانە. ئەلۆ بەڵێ کاک شکر باش بەڕێز زۆر سپاس. ئەمە کاکە داواکارمە حکوومەتی هەرێمی کوردستان پیار بەسی بە و کێشەی ئەوەکەی ئەو نەفەرانە خوا سەبر و نەجاتیان بدات و ئەو شەیدانە و داواکارم حکوومەتی هەرێم بە زووترین کات پیار بەسی. بەڵێ کاک شکر لەو لێرە بەڵێ بینەڕە بەرزەکان حکوومەتی هەرێمی کوردستانی سەرکرداتی سیاسی هەرێمی کوردستانیش گەلێک جار تاکید لەوە کردوتەوە کەوان ئامادەنە بۆ چارەسەرکردنی پرسی کۆل لە تورکیا بە ڕێو ڕێبازی ئاشتی دموکراتیک هەرچی لە سەرشانیان بە بیکەن. هەیە سەردانی ئەم دوایی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ تورکیا تاکید لەوە کردووە کەوان بە هیچ شێوەیەک بەشداری هیچ شەڕێک ناکەن لە بینی تورکیا و پەکێکە بەڵکو ئەوان هەوڵە دەن کێشەی کورد لە تورکیا بە ڕێو ڕێبازی ئاشتی و دموکراسی چارەسەر بکرێ. بەڵێ ڕەشادمان لەگەلە لە باسەرما. کاک ڕەشاد ئێوارە باشتر بوو جەنابەت فەرموو. باشی سەحەتت زۆر سوپاس. کاکە جان لە ڕێگای شاشە جوانەکەی ئێوە لە کانگای دڵمەوە ئیدانەی ئەو کارە تیرۆریستیانە ئەکەین بەڕاستی ئەوەش بەشێکە لەو تیرۆر بەشێکە لە قەتل و عام بەشێکە لە ئەنفال لەوەی کەوا بەسەرگەلی کوردە هات لە 30 ساڵی ڕابردوودا بەڕاستی ئەمە یەکەمین زار و دومین زار و سێمین زار نییە. بۆ نمونە حکوومەتی تورکیا کاتێک کە لەسەر دەستی کەمال ئاتاتورکی دیکتاتۆر دامەزرا هەل لەو کاتەوە تا ئێستاشی لەگەڵ دابی ئەوان سەرەڕای ئەو هەموو نەهامەتیە و ئەو هەموو قەتل و عام و کوشتن و کوشتارەی کە بەسەر ملەتی کوردیان داهێنا نەیانتوانی بەقەدەر مستالە زەڕێک یعنی لایەکی کورد بڕوخێنن. بۆیە مناڵێم گەلی کورد گەلێکە کە هەردەم یعنی ڕوای بەخۆیە گەلێکە بەهێزە هەر چەندی ئەگەر دیکتاتۆرەکان لەنایان ببەن ناتوانن
بەڕێزم منەمێ دەڵێم حکومەتێک لە سەدەیەک لەژێر ڕسمی ئەتاتورک حکم بکە یان حکمڕانی بکە من مڕوان تیم بۆ حکومەتە هەبێ کە بتوانێت کێشەی گەلی کورد کێشەی گەلێک کەوا تیوچارەمین وڵاتە لە جوگرافیاوە لە هەموو جیهانە من بڕای تیم بابێکەوە ئەو حکومەتە بتوانێت کێشە ئەو گەلەستەم لێکراوە چارەسەر بکاتن بۆیە من لێ ڕێگای شارزوانەکە ئێوە داوا لە حکومەتی هەرێمی کوردستان لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەناوی سەرۆک بارزانیەکەم و هەروەها کەوا لە ناوخۆیان ئاشتاواییەک دروست بکەم بە حکمڕان و بە دەسەڵات و بە ئۆپۆزیسیۆنەوە بۆ ئەوەی کەوا ڕوبەڕووی ئەم کارە ببنەوە لێرەوە ئیدانە بکەن مناڵێن بابەرپەرتی ئەو شتانە بدەن چکە حکومەتی هەرێمی کوردستان زۆر ئەتوانم لەگەڵ ڕێزم زۆر لەوە گەسکەترە چکە ئەتوانین ئەو کێشانە ڕێگای دیالۆگەوە لە ڕێگای لەسەر گفتوگۆ لەسەر مێز ئەو شتانە تاسەر بکرێت مناڵێن با ڕوبەڕێ بیتە بە تۆپ و بە تەیارە و بە پێشمەرگە و بە تفانگ و بۆ شتانە چونکە ئێمە گەلێکین ئێمە خەریکی ئەوەین کەەوە خۆمان ڕێک بخەین نەگوڵانین کەوا دژی وڵاتانی دەوروبەر بوەستین تا ئێستا ئێمە لەژێر هێڵی سوور داین لە بەرامبەر وڵاتانی دەوروبەرمان بەڵێ کاک ڕەشاد بەڵێ ببوورە یەک دەقات خوا من ئەڵێم ڕەخنایشم هەیە بۆ برایانکەەوە پێش ئێستا تەلەفۆنیان کەوتیان حکومەتی هەرێمی کوردستان ئەبێ هەڵوێستی هەبین برای بەڕێز هەڵوێستی چی هەبێ ئێمە تا ئێستا گەلێکین تا ئێستا لەژێر هێلی مەترسیدا لەژێر هێلی سووردایە حکومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بچی لەسەر شەڕی بکە لەگەر تورکیا لەگەر ئێران ئەگەر لە ڕێگای دیالۆگ نەبێ ناتوانیتن بۆیە منەڵێ مەگەر داواش دەکەن با داوای پرۆتستۆ بکەن بە داوای ئیرانەکردن بکەن نەک داوای شارکردن لەگەر ئەو وڵاتانە زۆر سپاس سپاس ناسک لە شاری سلێمانیمان لەگەڵە بەڵێ ناسکخان ئەم کاتت باش هەموو کاتێکت من لێرەوە پڕ بە دڵ بووە کوژنێکی کورد لە ناخی دڵمەوە پرسە و سەرخۆشی ئەگەینمە ئەو کەسوکاری ئەو شەیدانە زۆر نیگەرانم پێی زۆر دڵتەنگم پێی بەڵام من داوا ئەەکەم لە سەرۆکی هەرێمی کوردستان کاتی ئۆردوگان هات بۆ هەولێر هەرچی جادەکانی هەولێر هەیە سووری کرد و بە عەلەمی تورکیا ئایا ناتوانێت ئەوەنە پەیوەندی بە قووەتی هەیە لەگەڵیانە ئەم کوشتارە ئەم خەڵک کوشتنەوە ئەم خەڵکی فەقیر و داماوەی لەو سنوورە هەمووی بە تۆپی تەیارە و عینەکانی تورکیا عیبادەیانیان کرد و هەموویانیان تەواو کرد من داوا ئەەکەم لە سەرۆکی هەرێم ئایا ناتوانن ئەم دانیشتنا ئەکەن لەگەڵیانە هەموو ڕۆژێ وەکو ماڵی خۆیان ئەم دیوەکەن و ئەو دیوەکەن ناتوانن ئەم دانیشتنیە وا بکەن کە ئەم هەموو کووردە لە هیچ خۆڕایی نەکوژرێ و سەدامێکی ترمانێ زنوو نەبێتەوە داواکارم حکومەتی هەرێم بەرپرسانی حکومەت بەرپرسانی کوردستان ئەم هەموو کووردە بێتاوانە فەرق ناکە ئەمڕۆ ئەوانە ئەکوژێ وا بزانە هەموو کوردیان کوشتووە وا بزانە منیان کوشتووە وا بزانە تۆیان کوشتووە لەبەر ئەوە ئەڵێ لە بیچووکەوە گەورابێتەوە شتی بیچوو گەورابێتەوە بەڵێ ناسکە خان بەڵێ هیوامان لەگەلە لە کەلارەوە کاکی وام کاتەوە باش ئەم کاتێ باش قوربان فەرموو هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەگەی لێ یەکەم زۆر سپاس بەڕاستی سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی ئەو کوژراوانە دەکەین بەڵێ بە نسبەت تورکیاوە بەڕاستی تورکیا ئێمە وەکو کورد نابێ بە حەیاتی متمانە بە تورک و بە ڕئیسی تورک بکەین تر نازانم بۆ کوردستانی خۆمان بەڵێ کاکیوە کاکیوات گەرە سەر هێڵی پەیوەندیمە باوکی شەهید سۆرچێو لە شاری سلێمانی لەگەڵمانە بەڵێ باوکی شەهید سۆرچێو من سوپاسی ئەم تەورەی تۆی بەڕێزەکەم تەورێکی جوانە بەڵام دڵتەزێنە ئێمە وەکو کەسوکاری شەهیدانی حەبەی شوبات و ڕۆژانی دوایی پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستەی گوودنشینانی شاری ئەو شارە ئەەکەین کەوا ئەو کۆمەڵە شەهیدا کە شەهید بوونکایە بەدەستی ئەسکەتاریەتی ئەتاتورک بەڵام ئێمە لێرەوە دەڵێن ئایا ئێمە لە حکومەتێک کەوا ناو نراوە هەرێمی کوردستان هەتاکو ئێستاکە کە ئەو کارەساتا دڵپەزێنە ڕووی داوە لە شاشەکانی تەلەڤیزیۆندا هیچ ئیشارەتێکی ڕەشدا نەدراوە دوو وەکو سەرۆکایەتی هەرێمی کوردستان و وەکو پەرلەمانی کوردستان و وەکو ئەنجومەنی وەزیران ئەبوایە ئێستاکە لە کوردستانە ئەزای گشتیدا بندایە 35 شەهید
بکرێت بەدەستی دەوڵەتی تورک بەڵام حکوومەتی هێرێمی کوردستان نەتوانێت هیچ ڕوونکردنەوەیەک یا هیچ تارمایشی دڵپەزێن بۆ خۆی بۆ ئەوەی کەوا خەڵک بڵێ کەوا دەسەڵات ئەتوانێت ڕێز لە شەهیدەکان بگرێت بەڵام بەداخەوە ئێمە هیچ شتێکمان نەدیوە لە بەیانیەوە تا ئێستا ئێمە چاوەڕوان ئەکەین کە لە دەسەڵاتەوە لە حکوومەتی هێرێمی کوردستانەوە ئاگاداریەک دەربکرێت بۆ ئەو کەسوکاری شەهیدانە یا وەکو ئێمە کە چۆن عزایەکی گشتیدا بنرایەوە کە ئێمەش هەمومان بەشداری ئەو خەمان کرد ئێمە وەکو کەسوکاری شەهیدان خۆمان سەرخۆشی و ئەکەین لەو بنەماڵە بەڕێزانەی کەوا شەهید کراون خوای گەورە جەزا و پاداشتیان بداتەوە لە ڕۆژی قیامەتە ئەوەندەمان دەسەڵاتە تواناشمان یەکە ئێمە بگەینە بەڵێ ئەو شارە و کە داوای بچینە پرسە و سەرخۆشیەکانیانەوە. بەڵێ کازایر سوپاس پەیوەندێکت هەڵوێست لە هەولێرەوە. ئەلۆ بەڵێ کاک هەڵوێست ئەو کاتتان باش هەموو کاتێکت دەستخۆشتانە دەکەم لە ئەو بەرنامەیەوە دەر تەمەناشم دەکرد تەلەڤیزیۆنەکان کەس بەرنامەی لە شێوانە بۆ چکمەوە بەڕاستی جەریمەیەکی زۆر گەورەیە. بەڵێ برسو سەر خۆش خۆم بە کەسوکاری شەهیدەکان ڕادەگەێنم ئیشەڵە جیان بەهەش دەبێ بنیارەکە خوشفا بدا بەڵام من گلەیەکم لە سەرۆکاتی هەرێم هەیە لە حکوومەتی هەرێم هەیە لە کاتێک چەند درمەیەک دەکوژرێن بەدەستی گەری لە بەرنامەی دەردەکەن سەر ئیدانەی دەکەن بەڵام لە کوشتنی خەڵکی مەدەنی بەرنامێک دەرناکەن. پێت وایە کاک هەڵوێست حکوومەت هەرێمی کوردستانیش خۆی لە خۆیە گەلێک قەیران گەلێک کریز هەم لە ناوخۆی هەیە هەم لە دەوروبەر تادیداتی لەسرە. پێت وایە بە بەیاننامەی کە هەرێمی کوردستان شەرمزارکردن شەرمزار نەکردین ئەم ڕەوشە بەرەو چارەسەرکردن ئان کاریگەری هەبێ یان لە ناو تورکیا پێویستە کورد لەوێ چی بکرێت کە مادەم بە ئاشتی ڕێیەکە کورد لە ئێستا خاوەن پرۆژەی خۆسەری دەموکراتیکە خاوەن چەندین ئەلتەرناتیڤیتر ئەیکرد چارەسەر نەکە پێویستە لە ناو خۆی باکووری کوردستان لەوێ کورد سیاسەتمەدارانی کورد پێشڕەوانی کورد لەوێ چاڵویستێکان بێ بۆ ئەوەی پرسی کورد لەوێ لە چارچەوەی تورکیا چارەسەر بکرێ. من لە هەگەر هەردوو ڕایەمە من ڕاستەکەی بەنسبەت زاری ڕایەکەم بەنسبەت کە دەرێم حکوومەت هەرێم بەیاننامە دەکەم من نەمگوتی حکوومەت هەرێم خۆی بەرامبەر تورکیا ئەمە بێهێزین بچین هێزی پێشمەکە بنێنە سەر تورکیا من ئەوەیان ناڕێم بەڵام عەقم بەیاننامێک دەرکرد بە چەندین قوسڵخانەی ئەوروپی لێرە یارێک لەو نسخەیەکیان بۆ بچووبە لە ڕاگاردنەکان بەڵاو کرابایەوە بەڕاستی ئەوە جۆرێکە لە جنۆکاری جەنۆساید یعنی لە سەدەی 21 کە دنیا ئەوەندە بەرەو پێش و باسی مافی مرۆڤ دەکرێت تورکیا یەک لەو وڵاتانێک کە دەوڵەتی ئەوروپیە ئەوە بەو شێوەیە دڕندانە خەڵکی مەدەنی بکوژێ با بەیاننامەیەک دەرکەین هەر ئەو بەیاننامەیە من ڕاستەکەی من دەڵێم ئەگەر تاسیری خۆشینەوی بەڵام دیار وەکو ناڕەزایەک وەکو دڵداوایەک وەکو باسم کرد قۆنسڵیەکانی ئەوروپا لێرە نارێک نسخەی بۆ بچ بە لە ڕاگەاندنەکان بەڵاو کرابەوە وەکو ئەو خەڵکەی ئەو کەسوکاری شەهیدانە بەڵێ کاک هەڵوێست هەیە داوای لە بورینێک کاک هەڵوێست کاتێکمە زۆر کەمەوە ئەوەی باسی تورکیەکە من هیواداریشم ئەو حیزبانەی کوردستانی باکووری زیاتر دەست ناودەست بنێن ئەو قەزەی ئەو بەڵێ کاک هەڵوێست سەرنجی تۆ گەیشت کاتمان زۆر کەمەوە ببوورە ئەنوار لە سلێمانی دوا پەیوەندێک کرد زۆر بە کورتی کاک ئەنوار فەرموو کاک ئەنوار دیارە پەیوەندی کاک ئەنوار لەسەری پەیوەندی نەماوە بڵێ تەماشاوانە نێژا وەکو جارەکەتن دووبارەتکەین وەکۆین دەزانن ڕەوشە ئیرۆ یا باکووری کوردستانی ڕەوشێکی گەلێک تەبلی هەبە بوێ چەندێک لە دەبەرە قەڵابانە یا شەڕناخەیە باکۆر باڵافڕێن شارکەرێن تورکیا دۆ شەف تۆبارانە هەند ji سڤیلان kirin ku bi kasibkariyê radibin û nêzîkî çil kesan lêş kuştin ku hemû genç bûn û temenyan di nava pazdeh û bîsaliyê de bûye. Her weyekî ji berpirsiyarên pekeke xuya dike ku bi hiç awayekê wicûda pekeke lê vê devereniye belku ji aliyê qaraqûleke mezinê cendermên Tirkiye vev devere ji rûyê ewleyî ve bi temamiyetke kontrol kirin. Bilê heya sibeyê bi tewerekî germtir lê vî xizmeta hewet gehîn her çad û bextewar bin.